بەرهەمی شووتی ئەم ساڵی کفری پێگەیشتووە. کێڵگەی جوتیاران بە سەدان تۆن شووتیان بەرهەم هێناوە. ئەم ساڵ شووتیەکی نایاب بە قسەی جوتیاران دەخرێتە بازاڕەوە. ئەم شامینە منە مانگ دوو دەست پێەکەین تقریباً لە مانگی 10-5 دەست پێکات. تر زەوری داواژوون زەوری مەڕی بۆ تێرین و ئیتر ماشەڵڵا ئینتاجە باشیە و سەدان تەنی بارەکری بۆ سلێمانی بۆ بەسڕا بۆ بەغا پێویستمان بە هاوکاری حکومەت شێ لە کیمیاکە زۆر گەران بوو ساڵ تۆممان گەرانسە کیمیا بە گەرانسەن جوای ساڵی پار کیمیاوە 1.5-2 قاسەمانە. بۆ یەکەم جاریش ئەلوەی تایبەت بە شووتی لە کفری کراوەتەوە. بەرهەمی ناوچەکە دەهێنرێتە ئێرە و بەرەو بازاڕەکانی خوارووی عێراق و سلێمانیش ڕەوانە دەکرێن. ئەگەر پاڵپشتی بکرێن جوتیاران بەرهەمی زیاتریشیانە بێت. شووتی ئەم ساڵ زۆر باشە لەخوا بە زیاد بێت ئیساکە حالیان سەبیدایەتە شووتێکەمان باشە لەخوا بە زیاد بوو لەبەرەوە خاکەکەمان خاکێ چاکە ئاوەکەمانش ئاوێ پاکە ئاوێکی پیتە بۆ شووتی و ڕەواجی هەیە مشتەرەکانیش لەبەرەوە زیاتر ڕۆگەن لە ئێرانە لەبەرەوە شووتەکەمان باشە و شرینە و ینی زوو پێگەیە بۆ خواروی عێراق ڕوا زیاتر ئێمە ئەیفرۆشین وەکو محافزەکانی خوارۆکو ناسرێ و عیمارێ و دیوانی و لێرێ ئەمانە زیاتر ئەیکڕن. اكو رق قاعد يجي من الخارج ودعم للفلح يعني العراقيين. کە شووتی لە دەرەوە دەهێنرێت و پاڵپشتی جوتیارانیش ناکرێت زیانی گەورەیە بێت بۆ بەرهەمەکانمان. ئێمەی جوتیاران ماندوین و هاوکاریش ناکرین. خاکەکە زۆر پاکە. لە 180 بۆ لە 190 بەرهەم بەدەستەوە دات. وتنطي ناتج 90% 80%. ڕۆژانە نزیکەی 150 تۆن شووتی لە کفریەوە دەخرێتە بازاڕەکانی عێراق و کوردستانیشەوە. بەرهەمی شووتی جوتیارانی کفری و دێهاتەکانی و ناوچە دابڕاوەکانی دەوروبەریش لەم بازاڕەدا ساغەکرێنەوە. سامان کەریم کورد چاد نیوز کفری.